بزاف ما بيكتوتن شكومكا چینت جدا جدایت کمالگه الپشمرگت ایلونه گنجولاوا آفرتا و همی پیک هاتت کمالگه هر دیسان با کوری کردستان جی و روش آوای کردستان جی به بحر نبوینه همی پیک و ابروکه ما بره الپارکا بارزانی دست بر پیوانه خوبی کن و مشکی برف حوله رو پایتخت نخست ام دیار بکن که برادر می باشور دو پروسه سرخابونی دا نبتنه نه ام ورن لوی داره پشتوانی خواه با حوالت خواه برادر خواه باشور بینن لوره هم دزانو که رفراندوم باشور کردستان قدر تواهی کرده یعنی قدر گل باشور تنه به رفراندوم و نه گره دایه جسدی صد و تاثیر خل هر سه پارچه اندنجی بکه مشقەکەی ئەمە بەشی کارگێڕی بوو بە مەشقی ئۆپراسیۆنی زانیاریەکان خولەکەمان 15 ڕۆژی بوو لەسەر ئۆپراسیۆنی زانیاریەکان لەسەر میدیایی کەرەستەکانی بڵنگۆ و کامێرەوانی و لەسەر بۆ پەیامناردن بەشی ڕادوێ بۆ منتیقی کە پەخشی دەکەی بۆ ناردنی زانیاریەکان و پەیامەکان بگەینی بە کەسانی دیاریکراوە. مەشقەکانمان زیاتر ئۆپراسیۆنی دەستنیشانکردنی جەماوەری دەستنیشانکرا و چۆنیەتی پێشوازیکردن لە ئاوارە و کاری میدیایی و هەروەها بەکارهێنانی بڵاوۆک لەسەر ئەو شوێنانەی کە هێرشی بۆ دەکەیت و هەندێک بابەتی تریش سەربازی بابەتی تری سەربازی. والتزاما بكلمتك واتكالا عليك نشكرك لأنك تحفظنا بقوة عظيمة وبيد قديرة عودي لا خدعي سالاکیا سیروجا وکو فستیوالاکی گنجانه فستیوالاکا پیگاتی لسیروج لبو مسیحی کان كتشجيع جنزان ده كان بين كنيسة رنگا هر رنگا کو تایبەتی خۆیەتی ئێستا سوور مانای گوڵە یاخود مانای گوڵە زەردیش مانای ئەوە خۆرە خۆر و شینیش مانای ئاسمانە کەسکیش مانای تەبیعەکەیە یعنی گەشت و گوزارەکانە.